ئەرێ وڵات زەمیری خۆم مرتاح کردو ئەوی کە پێم ڕاست بوو دەنگم دایتێ مام حاجی ماندی نەبی دەنگدا بەێ کو بوو دەنگدانەکە کو دەڕۆی وڵی بێ ئەوە بوو یعنی بێ مشکلە بوو بەوە ئەوەی بە شێوە چەحجاری ئەوەی ئەوە دەڕۆی هیچ ئەو مشکلەی نەبوو باشە کووە لەگەدا حاجی بۆ سمێنە زۆی خۆتان حازە کردیواتینە ئەمە هەموو سمێنان وازوو هەراسین قەرەبارغژ بە دوای هەچەنی قەرەبارغ لۆمە بزەحمەترە بیتن ئەم کە چۆرتر بوو ئاسانتر بوو لۆمە هاتین زوو دەنگی خۆماندا و ئەرێوەڵە لەبەر ئەوە بکە زواتین زۆر باشە هیچ کەشە و گرفتەك نەبوو لە کاتی دەنگدانەکە نا هیچ ئەومان نەبوو ناوەڵە هیچ نا هەموو دەنگدانەکە وازوودەی هەموو دەنگدانەکە وازواتیمە ئەرێوڵال و هەموو دەنگدانەکان وازوواتی نامە خۆ دادر مرتاح بکە ئەرێ وڵات زەمیری خۆم مرتاح کردو ئەوی کە پێم ڕاست بوو دەنگم دایتێ و هەچی ئەرێوڵە یارەبی قەلب ساقیدا حاجی ماندی نەبێت توش کووە لەگە مام حاجیەوە بۆ سمێنە زۆی خۆت زوار دەستین لە خەوێ ئەمە نوێژێ دەکەین و ئەرێ وڵات ئەو ڕۆژ دەنگدان بوو بە ئیسرعات دەوزە هەستین هاتی نوێژەکەتان کرد نەنووسنەوە نا نەنووسینەوە ناوەڵە نەنووسینەوە دەنگتان دادن ئەرێ وڵە دەستان خۆشبی دەستان خۆشبی باوە